دو پەیوەندیمان داوای لێبوردن دەکەین هیچ کە پەیوەندی ناتوانین وەرگین کاتمان نامێنێت دایکی ئەیوبە با فەرمێە مامۆستان کاتت باش ئەم کاتت باشتر دادەگیان مامۆستا وەڵام من پرسیارێکم هەیە بەڵێ فەرموو دایکم سووا برای هەیە قسەی لەگەڵ ناکەن پێ جارەکە ماڵیشیان قسەی لەگەڵ ناکەن ئایا دایکم تر نەکرێ گوناحبارە دێ ئەنی هۆکارێک خەتای دایکت نەبوو کە ئەم دڵیان پڕ بوو نەوەڵا هەر کێشەیەک بوو تر ئەوان داریان کە ڕۆیشتن ئەنجایتر لەسەر قسە لەگەڵ دایکم ناکەن بەسەر چاوی شەڵا دایکی ئەیوب قسە لەسەر بابەتەش دەکەین بە ئیزنی خوای گەورە گوێبیست بە سوپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ بێ لەگەڵ خوشکە باشەکەم دایکی ئەیوب دوا پەیوەندی بوو فەرمووی دایکم 4 برای هەیە لەسەر ڕووداوێک بەداخەوە قسەی لەسەر لەگەڵ ناکەن 4 جار 5 جار چۆتە ماڵیان و بەخێرهاتنیان نەکردو ڕوویان نەداوەتێ هەر کەسێک لە ژیانە جارێک 2 جار 3 جار 4 جار لە جەژنی ڕەمەزان لە جەژنی قوربان لە کاتی پرسە لە کاتی بۆنەکاندا چوویتە ماڵی سەردانت کرد ڕوود خۆش بوو سڵاوت لێ کرد ڕووی لەگەڵ تا گرژ بوو بە خێراتنی نەکردی حرمەتی نەگرتی ئیتر ئەوە خوای پەروەردگار بەنێتی دڵەکان ئاگادارە بڵێ یا ڕەبی خوای من هەر من دەم دەسەڵاتە مرۆڤیش لە کاتێکا دەبێت سەمعی خۆی ڕاگرێ 3 جار 4 جار چوویتە ماڵی فڵان کەس و هەر ئامادە نەبوو ڕوتێکا و سوکاتی پێکردی وەکو حرمەتی ماڵەکەی لێ نەگرتی ئەمجا تۆ لە ماڵی خۆتا دانیشە گوناهی تۆش و گوناهی ئەم قەتعی سیلەی ڕەحمە لە قیامەتە هەموو بە ئەستۆی ئەو کەسەیە کە چوی عزرت بۆ هێنایەوە داوای لێبوردنت لێ کرد ئەگە هەڵە لە تۆشەوە بوو بێت چوویتە ماڵەکەی 3-4 جار سەردانت کرد ئەو ئامادە نەبوو سەردانت کاتەوە ئامادە نەبوو تەلەفۆنێکت بۆ بکە هەواڵێکت بپرسێ مەرحەبا یەکت بکە لە ماڵی خۆیان هەستت کرد نەک جاری یەکەم دووەم و سێەم و چوارەمیش هیچ ڕووی خۆش نەبوو لەگەڵ خۆتە لەگەڵ تا هیچ حرمەتێکی نەنوان لەگەڵ تا نەهاتە دەرەوەی ماڵ ئینسان خۆکە دەچێتە ماڵێک هەر بە ڕوخسەری خاوەن ماڵەوە دیارە چەندە بەچوونت خۆشحاڵە زانیت هیچ خۆشحاڵ نێ بەڵکو نیگەرانە هیچ احترامت بۆ دانانێ لە قیامەتە خوای پەروەردگار گوناهی ئەم قەتعی سیلەی ڕەحمە دەخاتە سەر ئەو کەسەی پەنا بەخوا کە هۆکاری پسڕانی سیلەی ڕەحم بوو عوزری بەرامبەری قبوڵ نەبوو لە دوای 2-3 جار ئەمیش دەستیاوەکەی نەگێڕایەوە و مەرحەبایەکەی گەرمتر نەکردەوە و پەیوەندەکەی گرێ نەدایەوە خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە دنیا و قیامەتمان ئاوەدان بێ لە دینەکەی خۆی لە قورئانەکەی خۆی باشتر شارەزامان کە